بەڵێ بەڕێزان لەسەر بابەتی ئەوەی بۆچی لەم کاتەدا نۆ ئەندامی دادگای باڵای فیدراڵی عێراق دەست لە کار دەچێشنەوە هۆکارەکەی چییە؟ ئایا کێشەی خۆر عەبدوڵڵایە وەکو خۆیان دەڵێن دەی باشە ئەوە چەندین ساڵی بەسەرا چووە بۆچی ئێستا دەستیان لە کار کێشەوە؟ کاریگەری ئەمە لە سەر موچەی موچەخۆرانی و هەرێم و شایستە دارایەکانی هەرێم چی دەبێت؟ میوانمان هەیە لەگەڵ ئەو قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دیار بەهجەت پارێزەری ڕاوێژکار لە دادگای فیدراڵی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک دیار شەوتان باش، سوپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان سەرچاو. بەم پرسیارە دەست پێ بکەین کە بەڕاستی پرسیارێکی گشتیشە. بۆچی لەم کاتەدا هەر بە دیاریکراویش لەم کاتەدا نۆ ئەندامی دادگای باڵای فیدراڵی کتوپڕ دەست لە کار لە کێشنەوە؟ سڵاو ڕێز بۆ جەنابێت و بۆ بینەرانی کوردستان 24. لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان خامخۆرە بۆ چارەسەرکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان و نوێنەرانی خۆی ڕاستپاردوو لە بەغا بۆ چارەسەرکردنی موچەی فەرمانبەرانی کوردستان و چەندین کۆبنەوات و سەردانی و بۆ لای سەرۆکی حکوومەتی بەغا و سەرۆکی پەرلەمانی عێراق و ئەمڕۆژ لای هەموو لایەک دیار بوو کە دانیشتنی دادگای فیدراڵی بوو سەبارەت بە بینینی دۆسیەی موچەخۆران و فەرمانبەرانی کوردستان. ئێمە بەڕاستی گەشتبین بووین بۆی کە ئەمڕۆ و بڕیارەکە دەربچێ بە قەرارێکی وەلایی وەزارەتی مالیە و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ملزەم بکە بە ناردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام جێگای داخ بوو کە ئەم شکالاتۆ ئەم کێشەیە دروست بوو و لەگەڵ دانانی ئەم دۆسیە کە ئەمڕۆ دانرا بوو دۆسی خۆر عەبدوڵڵایان هێنا ناو مۆزوعەکەەوە. بەڕاستی خۆی مۆزوعی خۆر عەبدوڵڵا موعدی بینینی دۆسیەکە ڕۆژی 22 شەش بوو کە هێنایانە ئەمڕۆ بۆ ئەوەی کە لەگەڵ ناردنی ئەفوان بڕیاردانی موچی هەرێمی کوردستان ئەگەر دەربچێ بڕیار بدرێت لەسەر ئەوەی کە موچەخوێنی خۆر عەبدوڵڵا تێپەڕ بکرێت و پەسەند بکرێت. ئیتر زغوتاتێکی زۆر کرابوو لە دادگای فیدراڵی سەبارەت بۆی کە مۆزوعی خۆر عەبدوڵڵا تێپەڕ بکرێت. ئیتر وا دیار بوو ئەم شکالاتی لێ دروست بووە ناچار کرا کە دادوەرانی دادگای فیدراڵی دەست لە کارکشانەوە تەقاشن. ینی کەواتە کاک دیار یعنی ئەمە لە سیناریۆیەکی پێشوەختە ناچێ دەسەڵاتدارانی عێراق ئەوانەی ناڵێم حکوومەتەکەی دەڵێم ئەوانەی دەسەڵاتیان هەیە پێشوەختە ئەم سیناریۆیان ئامادە نەکردووە دژی هەم خەڵکی کوردستان هەم موچەخۆرانی خەڵکی کوردستان؟ بە دڵنیاییەوە مامۆستاگان خۆی ئەمە قەرارێکی پێشوەختیشمان هەیە دەرچووە کە وەزارەتی مالی ئیلزام کردووە بە ناردنی موچەی هەرێمی کوردستان و نابێ فەرمانبەرانی کوردستان بێبەش بکرێن لە معاش و امتیازات و ڕەواتب. بەڵام مواضیعەکان زۆربەی بۆ لایەنی سیاسیە گەڕێتەوە کە ئەم کێشانیان تیا دروست کردووە و گەشتۆتە ئەم ئاستە. باش کاک دیار ئێوە بەڕێستان پارێزگاری ڕاوێژکارن وەکو خۆشت ئاماژەت پێدا بڕیارێکی پێشوەختەی دادگای فیدراڵی هەیە بۆ وەزارەتی دارایی کە نابێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ببڕدرێت. بەڵام پرسیار ئەمەیە چۆن وەزارەتی دارایی دەتوانێت بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکات لە کاتێکا بڕیارەکە بات و ملزەمیشە؟ بەخۆی لە ڕاستیدا بڕیارەکە زۆر وازەحە ئەوە چەندین بەندی تیا ئاماژە پێکراوە و چەند نقاتی تیا ئاماژە پێکراوە کە یەکێک لەو نقاتانە وەزارەتی مالی ملزەم کردووە بە ناردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام ئەوان وجهت نەظەرێکی دیکەیانەیە و خۆتەزانی ئەمڕۆ عێراق لایەنێکی سیاسی و مەذهبی و ئەوانە ئەیبەنە ڕێوە و مۆزوعەکە گەشتێتە ئەو ڕادی کە قەراری محکەمەی ئیتیحادی تێبەجێ نەکەن و بگاتە ئەو حەدی کە ئیشەکانی هەمووی ڕاگرن. باش کاک دیار سەبارەت بە خۆر عەبدوڵڵا بەڵێ فەرموو بەڵێ سەبارەت بە خۆر عەبدوڵڵا مامۆستاگان خۆر عەبدوڵڵا
ئەم اتفاقیە کە کراوە لە زمانی نوری مالکی کراوە ئەو کاتە کە نوری مالکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو و هادی عامریش وەزیری نەقڵ بوو. اتفاقیە تێکرا بوو لەگە دەوڵەتی کوێت بۆ ئەوەی کە خۆر عەبدوڵڵا بدرێ بە کوێت. لەم ماوانی نزیکە دیار بوو تەظەڵمێ تەقدیم کرا و ئەم عەقدە هەڵوەشێنرایەوە ناچار کرا کە لایەنی سیاسیە لە عێراق سکاڵایان تەقدیم کرد بۆ دادگای فدرالی بۆ ئەوەی کە مەوزوعی خۆر عەبدوڵڵا تەمریر بکرێت و قەرارەکە پەسەند بکرێ و لایەنێکی دیکەش سیاسی هەیە قبوڵ ناکەن کە خۆر عەبدوڵڵا ینی ڕادستی کوێت بکرێ و چەندین لایەنی سونەشەیە لە ئێمە چەندین ساڵ شەرمان کرد لەگەڵ کوێت تا سەبارەت بۆی کە ئاماژەمان بۆ کرد کە خۆر عەبدوڵڵا تەسمیلی کوێت نەکرێ. باش کاک دیار کەواتە ئێستا ئەی ئەو کێشەیە چییە لە نێوان دادگای باڵای فیدرالی و ئەنجومەنی باڵای دادوەری؟ ئایا ئەمە ئەو کێشەیە وای کردووە کە زەخت بێ ئەو نۆ دادوەرە دەست لە کار بکێشنەوە؟ واللهی خۆی کێشەکان گەشتۆتە لووتکە لە لێوانی ئەنجومەنی دادوەری و محکەمی اتحادی ینی شکالەکان زۆر بۆ چەندین جاریش قەرارێک دەرچوو بوو پێشماوەیەک محکەمی اتحادی دەری کردو بوو و ئەنجومەنی دادوەری محکەمەی تەمیزی ڕاستپارت بە هەڵوەشاندنەوەی قەراری محکەمی اتحادی بۆیە شکالاتەکان زۆر لەوە گەورەتر بۆتەوە و ئێستاکانە 6 لە کۆی 13 دادوەری محکەمەی اتحادی کە دەستیان لە کار کشاندوتەوە خۆی مەجموعیان 9 چواریش احتیاتن بەسەرۆکەوە ئەبنە 9 کەواتە یعنی فراغێکی دستوریکی گەورە دروست دەبێت لەو حاڵەتەیە ئەگەر محکەمەی اتحادی قەراری دەست لە کارکشانەکەیان پەسەند بکرێ بەڕاستی تووشی شەلێلێکی گەورە بن چکم ئەمڕۆ محکەمەی اتحادی عەلە سوڵتەیە لە عێراقا تۆ سەرۆکی ئەنجومەنی دادوەری ئەگەر استیقالە بکات جێگری هەیە سەرۆکی حکوومەت ئەگەر استیقالە بدا جێگری هەیە سەرۆکی پەرلەمان ئەگەر استیقالە بدا جێگری هەیە بەڵام محکەمەی اتحادی بەپێی نیسابەکە نیساب تەواو ناکات بۆی بڕیار بدات تۆ کۆمەڵێ مەشاکل هەیە مەسەن لە عێراقا هەمووی محکەمەی اتحادی چارەسەرەکە مواضعی دستوریە مواضعی ئەقلیمیە مواضعی ناوخۆییە مواضعی انتخاباتە هەمووی لە کێشەکان لە محکەمەی اتحادی چارەسەرەکرێ بۆیە ئەگەر ئەو دەست لە کارکشانەوە پەسەند بکرێ بەڕاستی عێراق تووشی شەلێلێکی گەورە بێ و ینی شتێکی خراپی بەدواوە بێ. زۆر باشە کاک دیار بۆ خۆشت باش دەزانی دادگای باڵای فیدرالی دەبێت دادگایەکی سربەخۆ بێت لە هەموو ڕوویەکەوە ینی لە ڕووی بڕیاردان لە ڕووی ئیداری لە هەموو ڕێیەکەوە نابێ لە ژێر هیچ زەختێکدا بێ کەواتە ئەنجومەنی باڵای دادوەریە زەختی لێکردوون یاخود لایەنی سیاسی هەیە لە ڕێی ئەنجومەنی باڵای دادوەریەوە وای کردووە ئەوان دەست لە کار بکێشنەوە. بەخوا بەپی ئەو سەرچاوانی کە ئێمە بیستمانە لایەنێکی سیاسی هەیە زەختی لە دادوەرەکان کردووە کە مەوزوعی خۆر عەبدوڵڵا لەگەڵ مەوزوعی موچی هەرێمی کوردستانە کە تێپەڕەکرێ ئەوەی خۆر عەبدوڵڵاش تێپەڕ بکرێ و بیکەنەوەی تر وا دیار بوو ئەندامانی دادوەری محکەمەی اتحادی ئەو شتیان پێ قبوڵ نەبوو بۆیە دەست لە کارکشانیان پێشکەشی زۆر باش کاک دیار ئەگەر داپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاس دەکەم ینی بە کورت و کرمانجی دەتوانین ئێستا بڵێن دادگای فیدرالی خۆمان خۆش فاتیحای لەسەر بخوێنین؟ ئەگەر قەرارەکە پەسەند بکرێ هەروەڵا تووشی شەلێلێکی گەورە بێ عێراق ئەگەر ئەوە ئەندامانە نەکەیان پەسەند بکرێ تووشی شەلێلێکی گەورە بێت و حکوومەتی عێراقی عاجزە بێ لە تەمریری قەرارات و تەنفیذی شوکار و تەصدیقی پەرلەمان و یعنی زۆر شکالاتێکی گەورە دروستە بێ بەڕاستی. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز دیار بەهجەت پارێزەری ڕاوێژکار لە دادگای فێدرالی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.